ئەمە یەکێک لە شەڵتەرەکانی هەرێمی کوردستانە کە بەپێی بڕیارێک هەرچی سەرجی بەڕەڵا لە شار و ناوچەکانی هەرێمی کوردستان هەبوو لەو شەڵتەرانە کۆ ئەکرایەوە. بەراورد بەمە لە عێراق تاکو ئێستا شەڵتەرێک بۆ کۆکردنەوەی سەگەکان نییە، بەڵکو بەپێی یاسایە کە لە ساڵی 86ەوە لە عێراق دەرچووە چارەسەرکردنی سەرجی بەڕەڵا بە ژەهر خواردکردن دەرخواردکردنی ژەهر چارەسەرەکەن. دواتر ئەو یاسایە هەموار ئەکرێتەوە لە ساڵی 2013 وشەی ژەهرەکە بۆ چارەسەرکردنی سەرجی بەڕەڵا لە عێراق لە ناوی یاساکە نامێنێ، بەڵام ئێستاش شارەوانیەکان لە سنووری پارێزگاکانی عێراق چارەسەرکردنی سەرجی بەڕەڵا لە ڕێگەی ژەهر پێدانەوە یاخود دەرخواردکردنی ژەهرەوە چارەسەرەکەن. نوێترین نمونە لە ناحیەی پردەیە سەر بە کەرکووک. لا لێدوانێکدا بەڕێوەبەری شارەوانی پردێ بە 1964 نوێت تاکو ئێستاش سەرجی بەڕەڵا لە کۆڵان و گەڕەکەکانی پردێ ماون. یەکێک لە هاوڵاتیان ئەڵێ بوونەتە مەترسی، تەنانەت یەکێک لەو هاوڵاتیانە باس لەوە ئەکات کە لە سەرەتای ئەم مانگەوە حاڵەتێکە بووە، بەڵام توانیویانە ئەو منداڵی کە کەوت بووە بەردەستی سەگەکان دەربازی بکەن. بەڕێوەبەری شارەوانی ئەڵێ ئەوان چارەسەری سەرجی بەڕەڵا لە ڕێگەی ژەهر پێدانەوە چارەسەریان ئەکەن، چونکە هیچ شەڵتەرێک لە سنوورەکەیان یاخود لە سنووری کەرکووک وجودی نییە. لە 1964 هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە. حەزەکەم بەوردی لە 1964 دۆت کەی ئاردی هەواڵەکە بخوێننەوە.